خوای گەورە وەڵامی ئیمانداران ئەداتەوە دەفەرمێت والكافرون لهم عذاب شديد. كافركان بباوركان ملحدكان اگر توبه نكن عذاب و آزار و سزایەکی زۆر بەهێز و بەقوتمان بۆیان داناوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک پشت لە دینەکەی من بکە لە دنیادا ژیانێکی تەنگی دەدەمێ، ژیانی تەنگ ئەکەم، تەنگ تەسک و تەنگ. فەرمووی بە سەحابەکان ئەزانن ژیانی تەنگ چییە؟ وتیان خوا پێغەمبەری خوا باشتر ئەزانێ صلی الله عليه وسلم. فەرمووی ژیانی تەنگ عەذابی کافرە لەناو گۆڕدا. ئەو کەسەی کافرە لەناو گۆڕدا خوای گەورە عەذابی ئەدا، بەڵام بەچی عەذابی ئەدا؟ ملحیدەکان بە هەردەم درێژی بکەن بەرامبەر بە ئیسلام، هەر دژایەتی خوا بکە، ڕۆژێک دێت خوا وعدی داوە ئەم عەذابەت پێ بچێژێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم عەذابی ئینسانی کافرە لەناو گۆڕدا. سوێن بەو خوایی کە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. هەر کافرێک لە کافرەکان و ملحیدەکان و بێدینەکان ئەوانەی کە لەسەر بێدینی مردن و تۆبەیان نەکرد، خوای گەورە لەناو گۆڕدا 99 ماری تنین. ماری تنین ئێستا لەسەر زەویاڵێن نەماوە. ماری تنین مارێکی زۆر ترسناکە پەنا بەخوا، وەکو دار ئاوا دەوەستێت. پەنا بەخوا شاخی هەیە، ژەهرێکی زیادە حەتپیسی هەیە، ماری تنین. سوێن بە خوای پەروەردگار هەر کافرێک لە کافرەکان و بێدینەکان لەناو گۆڕدا پێش قیامەت و جەهەنەم خوای گەورە 99 ماری تنینیان بەسەر زاڵ ئەکات، 99 ماری تنین پیانەوە ئەدا. بەڵام ئەم 99 مارە چۆنە؟ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لكل حية 7 رؤوس. هەر 99 مار، هەر مارێکی 7 سەری هەیە. پەنا بەخوای گەورە بیهێنە بەرچاوی خۆت، لەناو قەبردا مار هەیە 7 سەری هەیە. 99 مار هەر مارێکیشی 7 سەری هەیە. ئیشیان چییە؟ ينفخون في جسمه ويلسعونه ويخدشونه إلى يوم القيامة. سوێن بەخوای گەورە ئەو 99 مارە کە هەر مارێکیشی 7 سەری هەیە بە هەر 7 سەرەکە ئەدا بۆ کافرەوە کە ئەکاتە 693 سەرە مار، نزیکی 700 مار. حساب بکە ئەدا بە ئینسانی کافرەوە ئەی ئاوسێنن، چونکە کاتێکە پێوەدا ئاوسێ لاشەیدا ئاوسێ فوی تێدەچێ و دەفەرمێ دەیگەزن و پێوە ئەدەن و برینداری ئەکەن هەتا ڕۆژی قیامەت. ئەوە کافر عەذابێکی ئەوەی بۆ دانراوە. ئەوەی بێدین بێ بەو شێوەی بمرێ، باوەڕم بە نوێژ نییە، باوەڕم بە ئیسلام نییە، دەی باوەڕت پێی نەبێ، دڵنیا بە ئەبێت لە خزمەتی ماری تنی نابی، هەمووی پێیوە ئەدا. پەنا بەخوا گەورە بیهێنە بەرچاوی خۆت 99 مار بەردەوام پێتەوە بدا، هەر مارێکیشی 7 سەری بێ بە 7 سەر پێتەوە بدات. ئەوە ڕەحمی خوای ئێستا ئێمە لە مزگەوتین، سپاسی خوا بکەین، بەردەوام بن لەسەر دینداری خواپەرستی. دوای مانگی ڕەمەزان پشت مەکەنە خوا، پشت مەکەنە پەیامی خوا. خوا عەذابێکی بە ئێش و ئازاری داناو بە ئینسان، ئەوەی کە ملکەتی فەرمانی خوا نەبێ و سەرکەشی بکات. ئەوەیە کافر عەذابێکی بە ئێش و بە ئازاری هەیە. جگە لە مارێش چەندەها عەذابی تریان هەیە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لەناو جەهەنەمدا 2 پشکەیە بەقەد 1 ئێسترێکە بێ هێستر ئەداتە ئینسانەوە 70 ساڵ ئێش و ئازارەکەی گیانی دەرناچێت. 2 پشکێک بەقەد پەنجەیەکە چیمان لێ ئەکات؟ ئێگە بەقەد هێسترێک بێ، هێسترێکی بار بدا بە ئینسان و بێ چی لێ بکا؟ پەنا بەخوای گەورە. بۆیە بە خۆمان تووشی عەذابی خوا نەکەین، عەذابی خوا زۆر قورسە بەخوا.